بخصوص التعيينات تایبەت بە دامەزراندن لە بەڕێوەبرایەتی گشتی پەروەردەی کەرکووک لە ئامانگیا بەوە تا ئێستا هەستاوین بە جیاکردنەوەی ئەنجامی تایبەت بە دامەزراندنەکان پاشەوەی کە چەند لیژنەیەکمان پێکهێنا بۆ وەرگرتن و سەنگاندنی داوای دەرچووان. لە ئێستادا نزیکەی 4080 کەس داواکاریان پێشکەش کردووە و ئێمە جیاوازی ناکەین لە نێوان دانیشتوانی کەرکووک بە عەرەب و کورد و تورکمان و کەمینەکانی دیکەش بە لە بەرچاوگرتنی ئەو وانانەی کە مامۆستایان پێویستە و بە لە بەرچاوگرتنی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە و لەسەر بنەمای خاڵ و شایستەیی و ڕێنمایەکان و لە چەند ڕۆژی داهاتوودا ناوەکان ئاشکرا دەکەین و بە نزیکەیی لە هەفتەی داهاتوودا کۆتایی با کارەکان دێت و ناوەکان ڕادەگەێنین. بەو پەڕی شەفافیەتەوە هەموو شتێک ئاشکرا دەکەین بە جۆرێک هیچ جیاوازیەک لە نێوان نەتەوە پێکاتە جیاوازەکان ناکەین و تەنها پسپۆڕی و بۆشایی قوتابخانەکان و ڕەگەز پێوەردەبن کە لە 60 بۆ ڕەگەزی نێرە و لە 40 بۆ ڕەگەزی مێ دیاری کراوە. هەندێک فشارمان لەسەر لەلایەن هەندێک لایەنی سیاسی و بەشێک لە ڕێکخراوەکانی کەرکووک تا ئەوەی کە دامەزراندن لەسەر بنەمای نەتەوەکان بێت، بەڵام ئەمە لە دەسەڵاتی بەڕێوەبرایەتی پەروەردەی کەرکووک و لیژنەکانی پەروەردەی کەرکووکیشدا نییە.